من فوز سرت فاتح غواص تیمی غواصی ناری پرده لە 2012 لەو تیمەمە ئیشی غەواسی دەکەم لەسەر ڕێنمایی فەرماندەی پۆلیسی کەرکووک هاتوینە بۆ ڕێنماییکردنی ئەو هاوڵاتیانەیە کە لێرەنە کە مەلەوان نازان پێیان دەرێن ئاگاتان لە خۆتان بیان پێویستیان بە ئێمە بێ نیقازیان دەکەین ئەم شک پێویستمان پێ و دەورەشمان کردیا هەر کاتێک بزانین نەفەرێکی لاک بێ بە زوودی کات دەریەکەین لەو ماوەیە کە لێرەنە توانیمانە دەوانێت 5-6 مان قوتار کردیا لەو ماوەی لێرەنە بێش گونجاو نییە هەر جێگای مەلەوانی نییە چکە ئاوەکە زۆر قوولە ئەوەنێ کە دێنە ئێرە هیچی مەلەوان نازانی قەڵقەلا نەبێگەن هیچی مەلەوان نازانی هیچ شیاو نییە بۆ مەلەکردنیێرە بەڕاستی ئەگەر بیانێ مەلە بکەن لێرە پێویستە نەجادە هەیە لەبەرێکن نەجادەی بۆ سەلامەتی خۆیان نەجادە لەبەرێکن گەر بێنێ زۆر باشە بۆ مەلەکردن هیچ شیان لێ نایە چەند بڕۆن هیچ لێ نایە چکە هەموو کەرکووک عایدێمەیە ئەم ساڵ زیاتر لە 10 نەفەر خنکامان هەیە بەڕاستی بەس ئێرە نییە بۆ پردەیە بۆ ڕەشادە بۆ حەویجەیە بۆ دوو بزە یعنی ئێمە بەس ڕۆژانی هەینی لێرەنە بەس ڕۆژانی هەینیش قەرەباڵغەکە ڕۆژەکانی کە کەس لێرە نییە